لە میهرەجانێکی دیکە کە ئێستا ناوەکەیم لە بیرنێ بەشداریمان کرد هەر لە فەڕەنسا لە مقاتعی برۆتۆن ملەتێکن وەکو ملەتی کورد بەرامبەر بەریتانیان لە ناو فەڕەنسای پێیان دەرێن برۆتۆن بەریتانیا برۆتۆن ناوەکانیان لێک نزیکە لەوێش فستیڤالێک بوو ینی بڕاتێ بیدێرە ساڵانە 9 ملیۆن کەس بەلایانی کەم ئەو فستیڤالە دەبینن لەوێ بەشداریمان کرد ماوەی 10 ڕۆژە ئەویش مهرەجانی 15 قاعەیە لە تەنیژێک ئەو قاعەیە حازر دەبی بینەرەکان لێرن قاعی دووەم حازرە موسیقا دانیشتیە ئەوانە لێرە تەواو دەبن هەر دەستنە قاعەکەیدی لەوێ قاعی سێم حازرە ئەوی دیکە تەواو دەبیستنەوەی بۆ نوعی دەخولێنەوە ڕۆژانە لە بەیانی هەتا ئێوارەیەوە هەر کۆنسێرتە ماوەی 10 ڕۆژ لەوانە هەمووی بەشدارمان کردی خەڵک دێ لێت دەپرسی ئەم گۆچێن چ میلەتەکن ئەو مۆسیقا چەند گەورەیە بنەوە تو لەوێ بە شانازیەوە دەڵمە کوردین ئەوجادە ئەو دەرە نازانم کا حکوومەتی کوردی هەیە لۆی شەرح دەکەی دەرەبا بە کورد لە قوربەسەری خۆی پارچە پارچە کرایە هەر لە کۆن زەمانەوە لە سەردەستی ئیمپریالیزم کرایتە لە ناو 4 وڵاتدا دەژین لە تورکیا لە عێراق لە ئێران لە سووریا لە وڵاتی دیش ئێستا کورد زۆرە لەو دوایانە ئاشکرا بووە کە لە ئەرمینیا و لە یەریڤان و لە زۆر ناوچەی دیکە حتا لە ئوردون لە ڕۆژانە خوێنمەوە کە کوردێکی زۆری لێ چاپێکەوتی دەکرد کچەکی وەکو جەنابەت چاپێکەوتین لەگەر کوردێک دەکرد کە وەختی خۆی ئەوانە کوچوونە ئوردن ساڵی چەند چوونە لەوێ نەشاتیان هەیە چالاکیان هەیە لە میسر ئێستا ئاشکرا بووە کە کورد هەنە و لە زمانی سەلاحەدینی ئەیوبیەوە کە قائیدەکی گەورەی مسلمان بووە ئەو قودسی ڕزگار کردیە شێرکۆی مامی و ئەوانە هەمووی لەوێ هەندێکیان ماینەوە ئەم لەگەداچی لەداری چوینە قاهرەی چوینە قەڵعی سەلاحەدینیش کە ئەو قەڵعەکی گەورەیە لەوێوە لەسەر برندایی قەڵعەکەی و تقریبان هەموو قاهرە لێ دیارە هەتا ئێستاش مایە و گرنگی پێدەدرێ و هەر بە ناوی خۆشیەوەیە بە ناوی سەلاحەدینە و ئەو جێی شانازی لەو شتانە کام مۆسیقا کام ئامێری مۆسیقا کوردیە ئامێرێکمان هەیە تایبەت بە کوردی تایبەت بە خۆمان ئەمە بزانە ساڵی 1970 بەڵام کە تەخیریش کرا کتێبەکەم یەکەمین کتێب کە کوردێک داهێنابی بە ناوی ئامێرەکانی موسیقای کوردی ئەمەم بوومە ساڵی 89 ناوی کتێبەکانم وا ناو لێنایە هەندێک لە کتێبەکانم ناو لێنایە کە تیپەکی کوردی پێک بێ لە ئالاتی کوردی مەسەڵەن کتێبی یەکەمم کە نۆتەی تێدایە ناوی باڵەبانە باڵەبان ئالەتەکی فووە فوی تێدەکرێت کتێبەکەی دیکەم ناوی تەمیرەیە تێلی هەیە سیمی هەیە بە ڕیشەی لێ دەدرێ بزانە ئەوە دوو ئامێر یەک فووە یەک بە ڕیشەیە کتێبەکەی دیم ناوی دەهۆڵە دەهۆڵ و زوڵنا ئەوە بووە فرقەچی مۆسیقا